بەڕێزان ئەوە سەیتەرەی پردیەیە دەبینن کەوا ناهێڵن داخڵ ببین و ئەڵێ تەقاعدی نەبێت. من ئەندامی پەرلەمانم ئەوە تۆ نیت دیاریەکەی منە بم بەچی یان نا من بەرهەمی خوێنی شەهیدان نوێنەری خەڵکی کوردستانم. من نە بە تەزویر نە بە دزی نە بە خیانەت نەبووم بە ئەندامی پەرلەما وەک فرسەت و پەرلەمانتارەکانی ئێوە پەرلەمانتارە. ئەڵێ وەکو پەرلەمانتارم کاک ئەو منداڵە وردانەتان ئاوا ترسان بەداخەوە مع الأسف بۆ ئێوە ڕاستمان بۆچیە هەموو تەسەڕوفەکانتان تۆمارە لامانە بەداخەوە. پیسە زۆر باشە زۆر باشە زۆر هەولێر پیسە سەر عەلی جانەگەڕێنەوە.